بەخێر بێ کاقوبات زۆر سپاس خۆشحاڵ بە ئامادەبوونتان ئەم بیان چۆنیان بانیە والله من باشم لە بەرنمەیەکی هەوبەشی تەلەڤیزیۆنی و ڕادیۆییدا قوبات تاڵەبانی کارنامەی لیستی 162 یەکێتی ڕاگەیاند و بە وردی تیشی خستە سەر هەموو ئەو لایەنانەی کە پەیوەندیان بە کارنامەی لیستەکە یەکێتیەوە هەیە. لەو دیدارەدا قوبات تاڵەبانی لەبارەی هەڵبژاردننی ئەم جارە و گەڕانەوەی دەسەڵات بۆ کورد ڕایگەیاند کێشەکان لە بەغدا چارەسەر دەبن نەک لە هەولێر. بۆ یەکێتی دەیەوێت تیمێکی بەهێز بنێرێتە بەغدا و شەڕ لەسەر مافەکانی کورد بکات. من پێم وایە ئەگەر ئێمە بتوانین تیمێکی بەهێز بنێرین بۆ بەغدا و ئەو تیمەی کە ئەچێ بۆ بەغدا شەڕ بکات لەسەر پابندکردنی عێراق لەسەر دەستوری عێراق ئەتوانین لە ڕێگای بەغداوە بەشێکی زۆری ماف و ئیمتیازەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەست بهێنینەوە. بەشێکی زۆری ئەو کێشانەی کە ئەمڕۆ ڕویان لە کوردستان کردووە و کاریگەری ڕاستەوخۆیان هەبووە لەسەر خەڵکی کوردستان کێشەی بودجە و موچە و گوزەرانی خەڵکەوە هەبووە. بۆی ئێمە ئەگەر بتوانین بەو تیمە بەهێزەی خۆمان شەڕ بکەین لەسەر بودجەیەکی عادل، بودجەیەک کە شایستە داراییەکانی کوردستان وەک خۆی دابین بکات بەپێی ڕێژەی دانیشتوانی خەڵکی کوردستان و بەپێی داواکاریەکانی خەڵکی کوردستان پێم وایە ئەتوانین زۆر تا کاریگەریمان هەبێ لە باشترکردنی دۆخ و گوزەرانی خەڵکی کوردستان و خەڵکی سلەیمانی بەتایبەت. ئەمە لە هەولێرەوە چارەسەر ناکرێ. ئێمە لە هەولێر ئەمە چەند ساڵە بە پینە و پەڕۆ بەو بەشە داهاتی کە هەمان بووە توانیومانە بە باشیان بە خراپ ئیدارەی وەزعەکەی خۆمان بدەین، بەڵام لە هەولێرەوە چارەسەر ناکرێ، لە بەغداوە چارەسەرەکرێ. بۆیە پێویستە تیمێکی بەهێز بنێرین بۆ بەغا تاکو شەڕ بکەن لەسەر داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کێشەی موچە بە یەکجاری چارەسەر بکرێت. لەو دیدارا و بەشەدا قوبات تاڵەبانی کە ڕاستەوخۆ لەگەڵ وڵاتیان بە تەلەفۆن گفتوگۆی دەکرد وەڵامی پرسیار و سەرنجەکانی وڵاتیانی دەدایەوە. فەرموو کاک مەریوان لەگەڵتی. من پێشنیارێکم هەیە کاقوبات. فەرمووگیان. زۆر سپاس. وەڵا پێشنیارێکم هەیە. لە وەڵامی ئەو پرسیاری کە خۆ تا چەند گارنتی بۆ چارەسەری کێشەکانی کوردەیە قوبات تاڵەبانی ڕایگەیاند. گارنتی زۆر لە کێشەکانی عێراق پابندبوونە بە دەستوری عێراق. ئێمە ئەگەر بتوانین دەستوری عێراق و پابندکردنی عێراق بە دەستورەکەی بکەین بە بنەمایەکی سەرەکی بۆ چۆنیەتی پێکێنانی حکوومەتی داهاتوو ئەو کاتە ئەتوانین دڵنیابین کە هەم عێراق هەم لایەنە سیاسیەکانی عێراق پابند بن بە جێبەجێکردنی مادەی 140. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ قووەتی کورد لە بەغدا. ئەمەش ئەگەڕێتەوە بۆیە ئێمە لە هەموو وتارێکمان لە هەموو بانگەشەیەکمان ئاماژەمان بەوە داوە کە پێویستە تیمێکی بەهێز بنێرین بۆ بەغدا، چونکە ئەگەر تیمێکی بەهێزمان نەبێ ئێمە ناتوانین وەک پێویست شەڕ بکەین لەسەر جێبەجێکردنی دەستور کە دیسانەوە کێشەی موچی پێچارە سەرەکە کێشەی مادەی 140 و دیاریکردنی سنووری ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستنیشانەکات. لەبارەی کارکردن و خزمەتکردنی گەنجان قوبات تاڵەبانی ئاماژەی بۆەوە کرد سەروەختێک پارە لە کوردستان هەبوو کاری باش بۆ گەنجان نەکراوە، بۆیە دەبێت بیر لەوە بکرێتەوە کەرتی تایبەت بەهێز بکرێت و خزمەتی چینی گەنجان بکرێ و لەسەر پێی خۆیان بوەستن. گەنج ئەبێ هیوایەکی هەبێ، گەنج ئەبێ لە ئایندەی خۆی دڵنیا بێتەوە. ئێمە لێتان ناشارمەوە لە ڕابردوودا کە زمانێک کە پارەیەکی یەکجار زۆر هەبووە لە ناو حکوومەتەکەمان کە پارەیەکی یەکجار زۆر باریوە بە کوردستانە، ئێمە هیچ شتێکی وان نەکراوە لە پێناوی بەدەستهێنانی ئایندەیەکی گەشت بۆ گەنجانی کوردستان. خەڵک تەعین کراوە، خەڵک کراوە بە پۆلیس، خەڵک کراوە بە ئاسایش، تەعیناتێکی یەکجار زۆر و بەربڵاو کراوە، بەڵام هیچ جۆرە پرۆژەیەک بنیاد نەنراوە بۆ ئەوەی گەنج بتوانێت لەسەر پێی خۆی هەستێ. هەلی کار لە کەرتی تایبەت نەڕەخساوە بۆ ئەوەی گەنجێک بتوانێت ڕوو لە حکوومەت نەکا، بەڵکو خۆی ببێ بە خاوەن کۆمپانیای خۆی ببێ بە خاوەن کارگەی خۆی ببێ بە خاوەن خەونی خۆی. ئێمە ئەوێ دوورکەوینەوە لە ئەو عەقڵیەتە کۆنەی کە هەر بین خەڵک تەعینکەین، خەڵک بکەین بە موچەخۆری حکوومەتەکەمان، خەڵک ڕازیکەین بە موچەیەک یان بە ئیمتیازێک، چکەم بینیمان دۆخی دارایی تێک چوو بەشێکی زۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان زەرمەند بوون لەبەرەوەی کە ئێمە 1,400,000 کەسمان هەیە کە ئەمڕۆ موچە یان ئیمتیازێک لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرەگرین. بۆ ئێمە ئەبێ تێڕوانینی خۆمان بگۆڕین بۆ ئایندەمان، تێڕوانینی خۆمان بگۆڕین بۆ ئایندەیەک کە بتوانین کەرتێکی تایبەتی بەهێز بنیاد بنین
هەر لەو گفتوگۆیەدا قوبا تاڵەبانی ڕایگەیاند یەکێتی نیشتیمانی لەسەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلال بەردەوام دەبێت. داواشی لە جەماوەری یەکێتی کرد ڕۆژی 12/5 هەموو بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە یەکێتی بدەن بۆ ئەوەی درێژە بەو دیدگایە بدەن کە سەرۆک مام جەلال هەیبوو بۆ ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ. دووپاتیشی کردەوە یەکێتی هەرگیز خۆی لە بەرپرسیارەتی نەدزیوەتەوە و بۆ ئایندەیەکی گەشت تێدەکۆشێت. ئەوەی کە بینیومە ئەم بانگەشەیە ناوماڵی یەکەتی یەکخستوەتەوە، ئەم بانگەشەیە کادری یەکەتی بە معنەویات کردوێتەوە و لە لایەکی تریشەوە ئەم بانگەشەی یەکەتی نارەکانمانی ینی سەریان لێ شێواوە تەوقعی ئەمەیان نەئەکرد، تەوقعی ئەوەیان نەئەکرد یەکێتی دوای ئەو هەموو پیلانەی کە ڕوبەڕووی ئەکرێ، دوای ئەو هەموو گەلە کۆمەکی کە لی کراوە و ئێستش لی ئەکرێ بتوانێت نەکە ڕوبەڕوویان بوەستێتەوە بەڵکو بە قووەتەوە بوەستێتەوە و بڵێ من یەکێتیم، من ناترسم، من ڕێبازەکەی مامم، من هەمیشە خزمەتکاری کوردستانە بم. بۆیە من داواکارم دیسانەوە داواکارم کە ئێمە هێزی خۆمان وازەحە، ئەزمموی خۆشمان وازەحە، ئایندەی خۆشمان وازەحە و نەخەڵەت هێنرین بە بەڵێنێکی بێ بنەمای لایەنێکی تر، نەخەڵەت هێنرین بە شعارێکی بریقەداری لایەنێکی تر کە ڕنگ بێ وەکو یەکێتی ئەزمموی نەبێ. یەکێتی ئەو هێزەیە کە لە ڕابردوودا خەباتی کردووە لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان، یەکێتیشە ئەمڕۆ شانی داوەتە بەر قەیرانەکان و نەترساوە لە مەسوولیەت و ڕای نەکردووە لە مەسوولیەت و هەندێک باری کردووەتە شانی خۆی کە هەندێک خەڵک ڕنگ بێ هەر بڵێن ئەم مشکلانە یەکێتی خۆی هەر دروستی نەکردووەوە بۆ خۆی شانی داوەتە بەری لەبەر یەک سەبەب شانی داوەتە بەری چکن ئەمە ڕێبازەکەی مام جەلالە. مام فێری کردین قەت ڕانەکەین لە مەسوولیەت، قەت نەترسین لە بەرامبەرەکەمان. بۆیە من دڵنیام ئێمە ئەگەر بتوانین ئەو جۆش و خرۆشەی کە هەمانە ئێستا ئەم وەرە بەرزەی کە کەوتووەتە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بیگوازینەوە بۆ سەر سندوقەکانی دەنگدان سەرکەوتنێکی گەورە تۆمار دەکەین بۆ یەکێتیەکەمان. خەڵنەیەڵین خەڵکانێکی تر قمار بە ئایندەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین، ئایندەی خۆمان بە دەستی خۆمان بێ، شەممە دەنگە دەین بۆ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان، لیستی شەهیدان، لیستی هەواڵ مام جەلال، لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان. دیدارە و بەشەکەی ماوەی 1 ساعتی خایاندوو قوبا تاڵەبانی دیدارەکەی کردە دەرفەتێک بۆ سوپاسکردنی جەماوەری یەکێتی و ئەو پشتیوانیە بەرچاوی لە لیستی 162 دەکرێت. داواشی لە ئەندامان و کادرانی یەکێتی کرد ڕۆژی 12/5 بە هەمان جۆش و خرۆشەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.